لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ئیماندارانی خۆشەویست، سلامی خوای پەروەردگار لە هەموو لایەکتان بێ. خۆشەویستەکانم، مانگی ڕەمەزان خۆشەویستترین مانگەکانە لە لای خوای پەروەردگار. مانگی ڕۆژوگرتن و شەونوێژیە، مانگی قورئان خوێندنە، مانگی دوعاکردنە، مانگی زکرکردنە، مانگی لێبوردنی خواییە، مانگی ڕزگاربوونە لە ئاگری جەهەنم. لە پێشوازیکردنی مانگی ڕەمەزانە خەڵکی ئەبن بە دوو بەش، خەڵکی ئەبن بە دوو بەش. بەشێکیان زۆر دڵخۆش ئەبن بە هاتنی مانگی ڕەمەزان، وەکو میوانێکی زۆر خۆشەویست پێشوازی لێ ئەکەن، شوێنی سنەتی پێغەمبەر ئەکەون صلی الله عليه وسلم لە پێشوازیکردنە لێی. پێشینانی ئومەتی ئیسلام 6 مانگی بمایە بۆ ڕەمەزان داوایان لە خوای پەروەردگار ئەکرد کە خوای تەعالا تەمەنیان درێژکات تا بگەن بەو مانگە پیرۆزە. و کاتێک ئەهاتنە ناو مانگەکەشەوە، مانگەکان هەموو بە عیبادەت و خواپەرستی ئەبردە سەر و داوایان ئەکرد خوای تەعالا لێیان قبوڵ بکە. 6 دانە مانگ ئەوان داوایان ئەکرد خوا لێیان قبوڵ بکە. بە ئەو پەڕی ئامادەباشیەوە خۆیان ئامادە ئەکەن بۆ مانگی ڕەمەزان. ئامادەیی خواردن و ئەوانە نا، ئامادەیی عیبادەت، بەرنامەیەک دائەنن بۆ ئەوەی تایە بزانم چەندێ قورئان بخوێنن، چی کاتێ قورئان بخوێنن، دوای هەموو نوێژە چەندێ زکر بکەن، چەندێ لە خواوە نزیک ببنەوە. هەوڵ ئەدەن بەرنامە بۆ ئەوە دائەنن، ئەسڵەن لە بیریان نییە چی خواردنێک تەرتیب بکەن بۆ مانگی ڕەمەزان. کۆمەڵێکی تریش هەن خۆشەویستەکانم زۆر بەبارێکی قورسی ئەزانن، دڵخۆش نابن بە هاتنی مانگی ڕەمەزان. یعنی ڕۆژەکانی ئەژمێرن، وەکو چۆن بڵێ بارێکی زۆر قورسە و زوو لە کۆڵمانە ببێتەوە، وەکو میوانێکی زۆر قورس، زۆر ئێسک قورس پێشوازی لێ ئەکەن. شوێنی سنەتی پێغەمبەر ناکەون صلی الله عليه وسلم لەم مانگە، و کاتێکیش کۆتایی پێدێ زۆر دڵخۆشن، ئەیانەوێ بەس کۆتایی پێبێ. بۆیە هەندێکیان هەر لە ئەوەڵ ڕۆژی مانگی ڕەمەزانەوە ئەڵێن ئۆخەی ئەوە 29 ڕۆژمان ماوە بۆ جەژن، دووەم ڕۆژی ئەڵێنەوە 28 ڕۆژمان ماوە. یعنی هەر لەوە بیر لەواکەنەوە کەی جەژن دێ، وەکەی ڕزگاریان ئەبێ لە مانگی ڕەمەزان. بەداخەوە داواکارم خوای پەروەردگار لە جۆری یەکەممان بکە، نەک لە جۆری دووەم، لەوانە بین کەوا دڵخۆشە بین بە هاتنی ئەم مانگە پیرۆزە و بە جوانی پێشوازی لێەکەین، نەک لەوانەی کەوا غەمبارە بن و بێتاقەتە بن بە هاتنی ئەم مانگە و پێشوازیەکی زۆر نابەجێی لێ ئەکەن. لە فەزڵەکانی مانگی ڕەمەزان خۆشەویستەکانم، مانگێکە کە قورئانی تیادا بەزیوە. خوای پەروەردگار ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلبەقەرە، ئەفەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن. ئەو قورئانە پیرۆزەی تیادا بەزی، پەیامی خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی، کۆتا پەیامی خوا بۆ مرۆڤایەتی لەم مانگەیە سەرەتای دابەزینەکەی دەستی پێکرد بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هدى للناس، هدایەت بێ بۆ خەڵکی، وبەیینات من الهدى والفرقان. يعني بالراسي ام قرآن ريب شاندرة حقنا حق جاء كاتوا بو أهل إيمان.
مانگی ڕەمەزان مانگی لێبوردنی خواییە، بە ڕۆژوگرتنەکەی خوای گەورە لێت خۆشە بێ ئەگەر بە ئیمان و بە ئیمانێکی تەواوە بە نیەتێکی پاکەوە بیگری ئەبێتە مای لێبوردن. یعنی ئەگەر ئەم مانگە بە نیەتێکی پاکەوە بە ئیمانێکی تەواوەوە ئەگەر ڕۆژەکەی بگری ئەبێتە مای لێبوردنی خوایی. هەروەها شەو نوێژیکردن و تەراویحەکانیشی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحا کە بخاری مسلم تەخریجیان کردووە لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ، ئەفەرموێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني هر کەسێ ئەو مانگە بە جوانی ڕۆژی تا بگرێ خوای تعالی لە گوناحەکانی خۆشە بێ. هەروەها أفرمي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر كسي تراويحكشي بجواني شو نيوجيكشي بجواني تيا بقري خوي تعالى لقناحكاني خوش بي. جاء ما فرصتك قورية بالراسي لمانجي رمضان ليلة القدر هي شوي قدر هي كخوي تعالى لباري وسورتك دابزان وأفرمي إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. إما أم قرآن من لشوي قدر دابزان أي بيغمري خوا تو چزاني چن قورية شوي قدر. ليلة القدر خير من 1000 شهر. ليلة القدر عبادة كردن تيايا خوا پرستی كردن تيايا خيركي لهزار مانگ زياتره لهزار مانگ زياتره لهشتاو 3 سال بسروا خيركي زياتره. أروها بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي هر كسيك لشوي قدر بخبر بيو عبادتي تيابك وخوا پرستی تيابك غفر له ما تقدم من ذنبه. خواه تعالى لا تاوانكاني بيشوي خوش به. هروها خوش يسكانم مانگی رمضان یا ڕۆژوو گرتن لەو مانگی ڕەمەزانە ئەبێتە مای لێبوردنی تاوانەکان، ئەبێتە مای کەفارەت و سڕینەوەی تاوانەکان و ئەبێت وهۆکارێکیشە بۆ چوونە بەهەشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەک هاتە لای پرسیاری لێ کرد، پرسیاری فەرزەکانی لێ کرد. جا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرزەکانی بۆ باس کرد. کابرا وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر من نوێژەکان بەجوانی ئەنجام بدەم ئەڕەئەیتە ئیذا صەلەیت الصەلاوات المەکتوبات فەرزەکان بەجوانی ئەنجام بدەم فەرزەکان بەس وصمت رمضان وڕۆژووی ڕەمەزان بەجوانی بگرم و حەڵاڵەکان حەڵاڵ بکەم و ئەحلەلت الحەلام حەلالە وحەڕەمت الحەرام وحرامەکانیش حەرام بکەم لە خۆم ولم ئەزید على ذلك لەمە زیاتر نەکەم. نوێژ بەجوانی ڕۆژوو گرتنی مانگی ڕەمەزان بەجوانی فەرزەکان یعنی و حەڵاڵەکان بەجوانی حەڵال کەم بۆ خۆم ئەوەی کە خوا حەڵالی کردو منش بە حەڵالی بزانم و حرامەکانش بە حەرام بزانم. دیارە کابرا ئەوەنەی نەبووە تا زەکات بدات و ئەو کاتەش هێشتا حەج فەرز نەکراوە یا لەوانەیە کابرا پێشا حەجی کردبێ ئایا ئەگەر ئەمانە بکەم ئەچمە بەهەشتەوە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەچیتە بەهەشتەوە. يعني بەهەشت گران نییە، يعني بەهەشت گران نییە، هەوڵدان بۆ بەهەشت گران نییە. یەکێک لە هۆکارەکانی ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانە. لە مانگی ڕەمەزانە خۆشەویستەکانم دەرگاکانی بەهەشت ئەکرێنەوە، دەرگاکانی جەهەنەم دائەخرێن و شەیطانەکانیش کۆت و زنجیر ئەکرێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا جاء رمضان فتح أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين وكل صحيح مسلم هاتوا. هروها لمانجي رمضان خوش يسكانم مانجي كتيايا لقل حموث تاريك اخوات تعالى وملي خلق اعزادك لا اقري جهنم تويتر يترو كسانه بهشتين لجهنم رزقاريان ابي. لحديثك ابي سعيد خدري هاتوا خوالي الرازي بفرميت غمري خوا صلى الله عليه وسلم فرمي ان لله تبارك وتعالى عتقاء في كل ليلة في كل يوم وليلة يعني في رمضان. يعني خوي تعالى خلقانك رزقارك لحموشة وروجك رمضان خلقانك رزقارك جا چند خوشتو لو انا بيت كالرزقار ابي لاقري جهنم. هروها رمضان مانجي دعاء خوي تعالى دعاء كان يتاوري اقري
لحديث هاتوا في غمر صلى الله عليه وسلم فرمي سي دعاء هي رد ناكرينوا سي دعاء هي رد ناكرينوا يكي كان دعاي پاشایەکی عادل کاربەدەستێکی عادل و دادپەروەر دعای ڕەت ناکرێتەوە هەروەها دعای ڕۆژوان لە کاتی فتارکردنە هەروەها دعای مەزلوم و ستەم لێکراو ئەمانە ڕەت ناکرێنەوە. خۆشەویستەکانم داواکارم خوای پەروەردگار بخاتن ناوەجوانەکانی خۆی لێمان خۆش بێ عەفومان بکە خوای تەعالا تەمەنمان درێژکات تا ڕەمەزان و پاشان یارمەتیشمان بدا بتوانین عیبادەت و تاعەتی ڕێک و پێک لەم مانگی ڕەمەزانە ئەدا بکەین. ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. مسلمان بەڕێزەکان هەروەها لە فەزڵەکانی مانگی ڕەمەزان تایە کردەوەکان چەند قات ئەبنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثی صحیحە ئەفەرمێ کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ئەفەرمێ کردەوەکانی ئینسان چەند قاتە بێتەوە چاکەکانی و چاکەکردنیش بە دەقاتە حتا 700 قات. خوای پەروەردگار ئەفەرمێ ئیلا ڕۆژوو نەبێ یعنی کردەوەکانی تر چاکەکانی تر هەموو لە دەقات و حتا 700 قاتە ئیلا ڕۆژوو نەبێ. ڕۆژوو هی منە و خۆم پاداش دێدەمەوە یعنی ڕۆژوو شتەکە لای خوای پەروەردگار حسابەکەی دیار نییە ئەوەندە لە 700 زیاترە دیار نییە. ئەو کەسە لەبەر خاتری من واز لە خواردن و خواردنەوە و ئارەزوەکانی خۆی دێنێ ئیتر ئەبێ من چی بۆ بکەم چۆن بەهەشتی بۆ بڕازێنمەوە چۆن پاداشتی بدەمەوە. هەروەها لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ عومرەکردن لە ڕەمەزانە وەک ئەوە وایە پاداشتەکەی وەک ئەوە وایە حەج لەگەڵ پێغەمبەرا بکەی صلی الله عليه وسلم یعنی بەقەدر حەجی خێرت بۆ نووسرێ حەجێکیش لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم یعنی ڕەمەزان جیاوازە کردەوەکانی تریش تایە جیاوازە قورئان خوێندن لە ڕەمەزانە جیاوازە خێرکردن تەنانەت پارەبەخشین لە ڕەمەزانە جیاوازە. بۆیە حەقە لە مانگی ڕەمەزانە ئێمە شێوازێکی ترمان هەبێ لە بەخشین ڕۆژانە بەخشینمان هەبێ ڕۆژانە بەخشینمان هەبێ ڕۆژانە تۆ مقدارێ پارە دانەی وەلەو کەمیش بێ بەپێی ئەوەی کە هەتە تەوزیعی کەیتە بان 30 ڕۆژەکەی ڕەمەزانە بڕۆی بیخێتە دەخیلەی مزگەوتەوە فەقیرێکت بینی محتاجێکت بینی بیدەی پێی بەڵام وریابن زەکات ئەبێ بدرێتە کەسی مستحقی خۆی زەکات ئەگەر پارەی زەکات دەبوو نابێ فەقیرێکت بینی سواڵەکە بیدەیتە دەستیەوە چونکە ئەو فەقیرە لەوانەیە مستحق زەکات نەبێ بەڵام خێری تر دروسە بیدەیتێ بەڵام زەکات دروست نییە. لەبەرەوە حتا خێرەکانیش لە مانگی ڕەمەزانە جیاوازە. خۆشەویستەکانم ئاگاتان لێ بێ حتا قورئان خوێندنەکە هەتا زیکرەکان فەرقی هەیە لە ڕەمەزان تا کاتەکانی تر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتەکانی ترشە لە مانگەکانی ترشە سەخی بووە بەڵام لە مانگی ڕەمەزانە سەخاوەتەکەی زۆر جیاواز بووە ئەوترێ وەکو بایەکی تیش پێغەمبەر صلی الله عليه وسلم خێری کردووە سەدەقەی کردووە. هەروەها خۆشەویستەکانم مانگی ڕەمەزان هۆکارێکە بۆ لێبوردنی تاوانەکان وەکو باسمان کرد حەدیثێکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کە کۆتایی و تارەکەمانی پێدێنین حەزم کردم حەدیثەتان عەرز کەم ئیمامی مسلم بۆمانی گەڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الصلوات الخمس والجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان مكفرات ما بينهن إذا اجتنب الكبائر. يعني مانگی ڕەمەزان ئەگەر بێت ئەگەر تۆ بە جوانی عیبادەتت کرده بێ بە جوانی خواپەرستیت کرده بێ ڕۆژۆکەی شەونێژی و تەراویحەکەی لەگەڵ لەیلەت القەدرەکەیە یعنی برایە وەک ئەوە وایە حەق بۆ بێتیتەوە. ئێمە زۆر جار حەدیثەکەی باسیەکەین ئەڵێن هەر کەسێ حەجی ماڵی خوا بکە بە ڕێک و پێکی حەجی ماڵی خوا بکە بە ڕێک و پێکی وەک ئەوە وایە تازە لەدایک بۆ بێ ئەی بیری لێ بکەرەوە عینەن ڕۆژوش وایە ڕۆژوش وایە یعنی ڕۆژوش کەفارەتە حتا تەنانەت نوێژیش کەفارەتە جمعە بۆ جمعەش کەفارەتە. بەڵام ئەگەر ئێمە ڕاستکەین لەگەڵ خوایە ئەگەر ئێمە تۆبەمان کردبێ لە کەبائیرەکان لە گوناحە گەورەکان
إن شاء الله أوش خوي بو خوي كفارتي نيوانيانا